لە هەر شوێنێ خەڵکی پێویستی بە هاوکاری بێتن و بێوێت دەنجی بگەێنرێ پایتەخت میدیا بەو پەڕی بەرپرسیارەتیەوە دەنجی خەڵک دەگەێنێ. طبعاً پایتەخت میدیا جگەلەوەی ئەو ئەرکە بەرپرسیارەتی و خلاقی کە هەیەی ئەمە جگەلەوەی کە ڕووماڵی ڕووداوەکانی ڕۆژانە دەکەین زۆر زار بابەتی لەم شێوەیە ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە. ئێمە بۆ پەڕی بەرپرسیارەتی و کاری ئەخلاقی خۆمان کار دەکەین بۆیە هەر دوای ئەوەی کە و ڤیددیۆ کاردانەوەی زۆری دروست کرد و باردۆخی ژیانیەوە خێزانەمانزانی بە دۆدە چنمان کرد پەیوەندیمان بارەخراوی حاجی ئیدریس سورسی کرد ئەوان هەرزوو بە خۆشحاڵی و هاتنە سەرقەت و ئامادایی خۆیان دەربڕیبەوەی هاوکاری تاوی ئەو بنەماڵەیە بکەن. طبعاً وەکو ئێستا دەیبینن ئەوان لێرە ئادەنم ئێمە سوپاسیەوان دەکەین کە ئەوان هاوکارێکی و هەماهەنگی بچی بەردەوامیان لەگەڵ ئێمە هەیە. جگەلەوە من لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئالان حەمە سەعید وەزیری پەروەردە قسەم کردووە ئەویش بە هەمان شێوە ئامادەی خۆی دەربڕی و بەوەی کە کاک ئینداد بچێتەوە بەرخوێندن و تەواوی ڕێکارەکان بگرنە بەر. ئێمە لێرە لە پایتەخت میدیا و ڕادەگەێنن لە هەر شوێنێک خەڵکی پێویستیان بە ئێمە بێتن لە هەر شوێنێک خەڵکی پێویستی بە هاوکاری بێتن و بێوێت دەنجی بگەێنرێ پایتەخت میدیا بەو پەڕی بەرپرسیارەتیەوە دەنجی خەڵک دەگەێنێ. وەکو ئێمە کە دروشمێکمان هەیە بێکەوە جیاوازی دروست دەکەین ئیدی ئێمە ئەو جیاوازیە کە پایتەخت میدیا دروستی دەکاتن. طبعاً لە ماوەی ڕابردوو پایتەخت میدیا هۆکار بوو بۆی کە هاوکاری بە دەیان کەسی دیکە بگەێنرێ. لە هەفتەی ڕابردوو ئێمە هاوکاری مانگەیاندا چەندین کەسی دیکەەوە لە ڕێگەی پایتەخت میدیاوە کەمپینێک بۆ هونەرمەند مامسەواح ڕاگەێنرا جگەلەوە کرێی 6 مانگ بۆ خێزانێکی دیکە لە ناحیەی کەڵک دابین کرا. هەروەها چەندین هۆکاری دیکە هەبوون کە ئێمە بووینە هۆکار بووینە سەبەب بۆەوەی کە خەڵکی کەلوپەری دزراویان نەوانە دوو ماتۆر بوون بگەڕێنرێتەوە و چەندین بابەتی دیکە هەیە. ئێمە لە پایتەخت میدیاوە بە تەواوی بینەر و بیسەرانمان بۆ وەرگرانمان ڕایدەگەێنن خەڵکی هەر شوێنێک پێویستی بێمە بێ ئێمە لەگەڵ ئەوانین و سوپاسی ڕێکخراوی حاجی ئیدریس سورسی و زۆر بەڕێز دکتۆر ئالان دەکەم کە هەرزوو هاتنە سەرهەڵ و ئامادەی خۆیان دەربڕی بۆ ئیتەوەی هاوکاری ئەو بنەماڵە.